یارانی ستار ئەوە ماوەی 6 ساڵە بەکاری ئەم فیستیڤالانە بەشداریەکەم. بڵین شتێکی باشە، هەمە توانی بەروبوومی خۆ ساقیتەوە، هەم من بە خواردن زیاتر بەشدارەکەم، بەڵام هەمانە بەکاری دەستڕەنگینیە، هەیە بە بڵین کتێب و هەیە بە خواردنە و ئیتر هەریەکی و بە پێی پیشە و بینی خۆی بەشداریەکە. من ئەوە 6 ساڵە بە خواردن بەشداریەکەم، سوپاس بۆ خوا، یعنی هەموو ساڵەیە مشتریەکانم بە تایبەتی ئەگەڕێن بە دوای شوێن و بڵین خواردنەکانمە بۆ ئەوەی دووبارە کە بگەڕێنەوە تامی خواردنەکانەکەن. هەتا ئێستا یعنی نەبووە یەکێک گلەیی بکە لە ئیش و پیشە و شتەکانم. ئێستا ئیمڕۆ چونکە یەک ڕۆژەیە شفتەیە، بریانیە یا پراخە فاسۆلیایە ئەمانەمانێنەوە، بەڵام لە ساڵانی کە ئەوەی بڵین فیستیڤالە گەورەکان کە 2-3 ڕۆژە لەوانە خواردنەکانمان زیاتر ئەەکەین، شتمان زیاتر ئەبێت، بڵین سەر و پێ ئەبین کوبەیە نۆکاوە بۆ نان و چای بەیانی، چونکە ئێمە زوو ئەڕۆینە ئەوێ خەڵکەکە زۆر تەڵەبی هەیە لەسەر بڵین نۆکاو کە بۆ نان و چای بەیانی ئەیخوا. چەنەهامان هەیە کە دانە مەزران خوێندنی تەواو کردووە خەریکی ئەم پیشانەیە، شتێکی زۆر باشە. یەت لێرە هەم شتێکی دەسەکەوێ، هەم بڵین جەوینەکەی خۆشە، هەمووکو سەیرانێکە بۆ خۆی کە بەشداریەکە شتێکی زۆر باشە. بەڵام داواکارین لە ڕێخەری ئەم فیستیڤالانە لە ڕووی مادی و یعنی هاوکاری خەڵکەکان بکەنەوەی کە بەشداریەکە، چونکە بەهۆی ئەوە ئێستا ئەمە یەک ڕۆژە، ئێمە مەبلەغی پارەمان لێ وەرەگیرێ، هیوادارین ئەم مەبلەغە کەم بکرێتەوە، چونکە بە حکمی ئەوەی تۆ یەک ڕۆژە ئێمە لە شوێنانی تر بڵین بەشداری ئەەکەین، شتی زیاترمان بۆ دابی نەکرێت لە شوێنەکانە، مەبلەغی پارەکە کەمترە، بەڵام بۆ ئەم یەک ڕۆژانە زۆرمان لێ وەرەگیرێ، هیوادارین لەم ڕۆوە یەک تۆسکە میکەنەوە.